بژی استعمار ئەمە لە سای سەری پارتی وێچەتی و احتیلالی تازەوە کە لە 2003 ئەمریکا هاتە ناو عێراقەوە و کوردستانیش بەشێکە لەو کە داگیری کرد. پێش 50 ساڵ لە گوند و شار خەڵک دەیوت با بڕوخێ سەرمایەدار، مردن و ڕوڕەشی و نەمان بۆ نەوەکەرانی ئیستیعمار. کەچی کاتێ بەسەر پێرار کە کوردێکی مستەزعەفی کەرکووکی لە ماڵی خۆی بەسووکی لەگەڵ زاروی بچووکی کەوتە هاوار مردن بۆ ڕێباز و هەستی هێزی ئیمپریالیستی. با بڕوخێ ئیستیکبار، مردن و ڕوڕەشی و نەمان بۆ نۆکەرانی ئەمریکا و دار و دەستی. هێزی پارتی وێچەتی بە تۆمەی تیرۆریستی کیسەی ڕەشیان کردە سەری و زنجیریان کردە دەست.